باسی ئەو سوار چاکانەیە باسی خالیدی کوڕی وەلیدە کە لە هیچ شەڕێکا نەشکاوەنە لە پێش ئیسلام و نە لە دوای ئیسلامە. خالیدی کوڕی وەلید لە سێم ڕۆژیا بوو زۆری خەفەت خواردنەوەی کە هەتاکو ئێستا و موسەیلەمەی کەذابی تێک نەشکاندووە. سەیری مهاجر و ئەنسارەکانی کرد و ڕووی کردەوە ئەو پیاوچاکانەی ئومەتی ئیسلام و ئازایانی وەکو بەڕای کوڕی مالیکی بان کرد. پێی وتنوتی فیتنەی موسەیلەمەی کەذاب لە ئێمامە زۆر گەورەیە خەڵکینە. فەرمووی ئەمڕۆ ئەوەی لە بەردەستانایە دوو ڕێگایە، یا ئەوەیە لەم شوێنەیە بکوژرێن و ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێن و بچنە بە هەشتەکەی خوا، یان ئەوەیە نابێ هیچ کەسێ بشکێ و ئیلا ئەبێ موسەیلەمەی کەذاب بەسەر مەیتی ئێمەیە بڕوا بەرەو مەدینە. هەموویانی کۆ کردە و ڕووی کردە لا دیوارێکیان، دڕی بەو لا دیوارەیان دا و تێکی شکاندن بە فەزلی خوای گەورە. بەڵام هەروەکو وتم موسەیلەمەی کەذاب خۆی گەیاندە ناو بە قووەتترین شوێنی خۆی کە دروستی کردبوو کە حەدیقەیەکی زۆر بەرفراوان و گەورە بوو، کۆمەڵە دیوار وەکو شورا بە دەوریا دروست کرابوون، هەمووی دەروازەیان هەبوو، دەروازەکان لەو دیوە زۆر قایم کرابوون و کێلۆن و کلیلی خۆیان هەبوو. لەم لاوە سالمی مەولایە بۆ حوزەیفە ڕایەی ئاڵای مهاجرەکانی هەڵگرت بوو، ڕووی تێکردن و فەرمووی بەخوا من ئەترسم لەوەی لای ئێمەوە تێک بشکێین و خوا نەخواستە ئەم ئاڵای قورئانە لە دەستی ئێمەیە بکەوێ، نەهێڵن بەخوا عارێکە بەسەر ئەولادیشمانە دێ ئەگەر بێت و لە تەرەفی ئێمەوە شکستێ بەسەر ئەهلی ئیسلامە بێ. پاشان هێرشێکی گەورەی کردە سەریان.